من پەیام فارس ڕۆژبەیانی بەرپرسی لێژنەی کۆلێژی زانستە ئەندازیاریە کشتتوکاڵیەکان لە بەرنمەیەکی تری سەکۆی گەنجانەوە هاتینەوە لاتەن بەڵام جیاوازتر لە بەرنمەکانی پێش و بەرنمەی ئەمجارە تایبەت دەبێت بە یەکگرتنی دوو ڕێکخراوی گەورەی کوردستان ئەوانیش ڕێکخراوی یەکێتی قوتابیانی کوردستان و یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان کۆمەڵێک هەواڵیشم لەگەڵە بابێکەوە بڕۆینە لایەن و بیان ناسی. لە بەرنامەی سەکۆی گەنجانەوە سڵاوتان لێبێ من ڕسوڵ ئەبوبەکر ڕسوڵ ئەدنان بەشی مەکتەبی سکرتایەتی یەکێتی قوتابیان و لاوانی دیموکراتی کوردستان دەمەوێ بڵێم زۆر سوپاسی هەموو ئەندام و کادیرانی ستافی پێشوو دەکەم بۆ خزمەت و مادووبوونی کە کردویانە بەم ڕێکخراوە بەڵام یەکگرتنەوەی ئەم ڕێکخراوە ئامانجی گەورە لێی خزمەتکردن و فراوانکردنی مەودای کارکردنە و خزمەتکردن بە تەواوی زیاتر خزمەتکردنی زیاترە بە تەواوی چین و توێژەکان و بە تایبەتی قوتابیان و گەنجان و لاوانی وڵاتەکەبان لە سەکۆی گەنجانەوە لەگەڵتانێن من عەبدوڕەزاق مەهدی نووسەر و توێژەر لەم بەشەی سەکۆی گەنجانە بەشداریم کردووە و پرسەکانی پەیوەست بە یەکگرتنی قوتابیان و لاوان گەنگەشە دەکەین و دەمانەوێتن بابەتەکانی پەیوەست بە ئینتیمای نیشتیمانی لای لاوان و کۆمەڵە پرسیتر لێرەدا گەنگەشە بکەین لەگە هاوڕێیان و بتوانین ڕوونکردنەوەیەک بدەن بۆ کوردستانیان. سڵاوتان لێبێ و کاتتان باش من گەیلیان سلێمان لە پرۆگرامی سەکۆی گەنجان ئومێد دەکەین کۆنگری یەکگرتنیەکی قوتابیان و لاوانی دیموکراتی کوردستان قۆناغی زێڕینی کاری ڕێکخراوەیی بێت و قوتابیان و لاوانی کوردستان ئەم ڕێکخراوە بە ماڵی گەورەی خۆیان بزانن. من یوسف قاسم قوتابی زانکۆ لە ئاڵلقەیەکی تری سەکۆی گەنجان دێمەوە خزمەتەوە بۆ قسەکردن لەسەر کۆنگرەی یەککردنی هەردوو ڕێکخراوی دایک یەکێتی قوتابیانی کوردستان و یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان فەرموون لەگەڵمان. دووبارە بەخێر بن هەواڵان ئەحواڵتان باشن زۆر سپاس هەر باش بن دەمەوێت لەوە دەست پێ بکەم لە ماوەکانی ڕابردووە کۆموتان ئاگادارن لە مانگی پێنجی ئەمساڵ لە ئایاری ئەمساڵ هەردوو ڕێکخراوە مەزنەکەی کوردستان بۆ جاری دووەم کۆنگرەی یەکگرتنیان بەست دەمەوێت لەوە دەست پێ بکەم هۆکارەکانی ئەم یەکگرتنە چی بوو؟ هەڵبەتە یەکگرتنەوەی یەکێتی قوتابیان دوو ڕێکخراوەکەی دایک یەکێتی قوتابیانی کوردستان و لاوانی دیموکراتی کوردستان ئەمە جاری یەکەمیە لە ڕابردووشدا هەبووە چونکە ئەم دوو ڕێکخراوە هەڵقوڵاوی کۆمەڵگان هەڵقوڵاوی ئەم کۆمەڵگان بۆیە دروست بوون یەکگرتنەوەی ئەم دوو ڕێکخراوە ڕەنگە بە دوای وەڵامی جۆرا و جۆردا بگەڕێت بەڵام ئەوەی کە ئێمە فکرمان بۆی دەچێتەوەیە کە ئەم دوو ڕێکخراوە لە ئەنجامی خواست و پێداویستە زەڕورەکانی کۆمەلگا یەکیان گرتەوە ئەم بۆ لەبەرەوەی بە چاوپێخشاندن بەسەر ڕێکخراوەکانی جیهان و وڵاتان و ئەم ڕۆژکاری پێشکەوتن و تیم هەمووی کۆکراوەتەوە بەسەر یەک دەستە جەمعیەوە ئێمە ئەم دوو ڕێکخراوە دوو تیم بوون دوو دەستە بوون دوو ڕێکخراوی گەورەی کوردستان بوون دوو ڕێکخراوی گەورەی کوردستان بوون بەڵام دوو تیم بوون و دوو بارەگا بوون دوو مەسروفات لە ڕووی دارایە و دوو مەسروفاتی جیاواز بوون بەڵام لە کۆتاییدا ئەم دوو ڕێکخراوە یەکامانجیان هەبوو ئێ باشە کە ئەم دوو ڕێکخراوە یەکامانجیان هەبێت لە کۆتاییدا یەک بگرنەوە باشترە لەوەی کە ئەمڕۆ بڵێن بەهێز و توانایەکی زیاتر دێنەوە مەیدان هەردوو ڕێکخراو هەر تێکەڵکردنی تواناکانی هەردوو ڕێکخراو بوو ئەمە بەبەستنی ئەم کۆنگرە و یەکگرتنەوە ژەمە خاڵی کۆتایی نییە یەکگرتنەوەی ئەم دوو ڕێکخراوە چکە بۆ هاتنە پێشەوەی خوێن و حەماسیەت و گەنجە تازەکانمانن و هاتنە پێشەوەی کۆمەڵە گەنجن کە بەجددی دێنە ناو گۆڕەپانی مەیدان بۆ ئیشکردن بە دوا تاقە و لێهاتووی گەنجەکانماندا دەگەڕێن و ئەم دوو ڕێکخراوە ڕێکخراوی دایکن ڕێکخراوی پەروەردن ڕێکخراوێکن کە مێژووی و تاریخی جۆرا و جۆریان هەبوو لە کوردستاندا لە هەموو سەردەمەکاندا چ لە سەردەمی ئاوارەی کە لە 86 لە پێش ئەو کاتیشەوە لە دوای ئەم کاتیشەوە کەم دوو ڕێکخراوە ئەو کاتیژ یەکتریان گرتەوە ناخۆشی و نەهامەتیشان لە هەموو نەخوازراوەکان کە ئەم ڕێکخراوە یەکی گرتوێتەوە و دواتریش لە ئێرانیش کە ئەمە ڕێکخراوێک بوو هەم تەنزیمات بووە هەمیش کاری ڕۆژنامەگەری هەبووە بڵاوکراوە من دەمەوێت درێژە بە قسەکانی بەڕێستاندەم بە بۆ چوونی من قوتابیان و لاوان درێژەدەری یەک ڕێباسن لەبەرەوە یەو کەسانی کە لە ناوەندەکانی خوێندندا دەخوێنن تەمەنیی هەرزەکاریانی لاوانش بە هەمان شێوە دەتوانین بەڵام کە دەردەچن دەبن بەلاو دەستخۆش بەڵام
جیاوازیان چییە بۆ نمونە ئەو لاوەی کە لە دەرەوەی خوێندنگاکان حەز دەکات داهێنان بکات حەز دەکات پێشکەوتن بکات ڕەنگە نەتوانرێت زمینیکی بۆ بسازێنرێ ئەو قوتابیانی کە لە ناوەندەکانی خوێندن دەخوێنن ئەکیید ژنگەیەکی باشتریان لە بەردەستدای خوێنەوارن خوێنەرن مامۆستایانی زانکۆ ئامادەیەکان هاوکاریان دەکات بۆیە بە بۆچوونی من یەکگرتنەوەی ئەم دوو ڕێکخراوە مەزنی هەرێمی کوردستان بە بۆچوونی من تاخیر بووە دەبوو زووتر یەکتریان بگرتایەتەوە لەبەر ئەوەی ئەم تەمەنان ئەو گەنجانی کە لە ڕێکخراوە قوتابیان و لاوان خزمەت دەکەن یەک ئامانجی هاوبەشیانێ هۆکار هەبووە کە چەندی ساڵە بەڕاستی کۆنگرە دواکەوت بە حکمی ئەوەی کە لە کوردستان بارودۆخ هاتە پێشەوە باسی ئەوە بکەم ئەگەر برادران ڕخسەت بدەن گۆڕانکاری لە هەموو سێکتەر و کایەک تەبیعی گۆڕانکاریەک لە بنەما دیموکراتیەکانە لە بۆ هێنانە پێشی خوێنی تازە خوێنی گەنج یەکێتی قوتابیان و یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان کۆتا کۆنگریان لە ساڵانی 2017 و ساڵی 2018 بوو. بەستنی کۆنگرە ضرورەتێک بوو لە بۆ ئەو ڕێکخراوە ینی خۆشببختانە لەژێر سەرپەرشتی جەنابی سەرۆک لە 15 ئایار کە ئەو کۆنگریان بەست ینی ئەوە جێگەی خۆشحاڵی گەنجان و لاوانی کوردستان بوو جارێکی دیکە خوێنێکی تازە خوێنێکی گەرم بەبەر قیادە و بەبەر مەکتەبی سکرتارێتی ئەو ڕێکخراوەدا کرایەوە ئەوەش جێگەی ئومێدێکی نوێی تازە پێ بەڵێ بە دڵنیاییەوە ئەوە خوێنێکی نوێ بوو بۆ لەشێکی هیلاک و ماندوو کە تەسەوڕ دەکەم مەکتەبی سکرتارەتی ئەو جارە زۆر بە جمۆجۆڵی زیاتر زۆر بە گروتینی زیاتر بە کۆمەڵێک بەرنامە و بیرۆکەی تازە بە بیرێکی مۆدێرن بە ڕۆحیەتێکی شۆڕژگێرانە بۆ جارێکی تر لەو سەردەمە ئێستادا کە گۆڕانکاری خواستەکانی لاوان قوتابیان لە گۆڕاندا بەڵێ دەمەوێت باسی ئەوە بکەم کە گۆڕانکاریەکانی ئێستای قوتابیان و لاوان گۆڕانی بەسەردا هاتووە بە بەراورد بە ساڵانی ڕابردوو و بەڵام لە چوارچێوەی ئامانجە گەورەکە کە خەباتکردنە بۆ دۆزی ڕەوای گەلەکەمان لە ژێر سەرپەرشتی و ڕاستپاردەکانی جەنابی سەرۆک بارزانی من جیاواز لە هەر چوارتان بیرەکەمە ئێمە دوو قۆناغی جیاوازمانەیە لە شێستەکانە لە سەردەمی شۆڕشە ئیتر ئێمە پێویستیەکی جدی هەبوو بوو مەسەن لا و خوێندکارەکان ببن بە بەشێک لە شۆڕش لە دەروی وڵات لە ئەوروپاش ڕۆڵێکی زۆر گەوریان بینینە بەستنەوەی کورد بە وڵاتانی جیهانە لەو کاتەوەی تر ڕۆلی لاوان دەست پێ دەکات و لە باشترین کادیرەکانی حزبیش پەروەردەکەن و پێشکەشی شۆڕش و کوردستانیەکەن ئێمە دەبینی لەو کاتەشە کۆمەڵە مەشاکلی زۆر جدی هەبوون بەڵام ئێمە کاتێک هەرێمی کوردستانمان بۆ دروستە بێت لە 92 تر بەسەر پێکەوین جۆرێکە چینە ناو سیستەمەوەی تر ڕۆلی لاوان و قوتابیانە بێتە ڕۆڵێکی زۆر جیاوازتری تر لێرێشەوە قۆناغێکی جیاوازتر دەست پێ دەکات هەم بۆ لاوان هەم بۆ قوتابیانە و هەم لە جۆری پەروەردەکردنی کادریشە هەتا ئیتر بەم جۆرێمە دەبینین لە سەرەتاکە و بناغە نوێ داڕژرا و تا 2010 هات و تر درێژتر بوو تا 2020 ئیتر ئەم گیانە ماندوو بوو گیانێکی ماندوو گیانێک کە پێویستی بە گۆڕانکاری ڕیشەیی بوو بۆیەش بەڕای من ئەو گۆڕانکاریەی لە لاوان و قوتابیان کرا پێویستێکی جدی بوو هەردوو ڕێکخراوەکە پێویست بوو بگەم بە ئاستێکی تر ئاستێکی جیاوازتر کە بتوانن لە ئاستی ئەو توانای بن کە حەزب چاوەڕێیەتیان بڵێن سەرکردایەتی حەزب چاوەڕێیەتی لە هەردوو ڕێکخراوەکە بۆیە بەگشتی پێم وایە و یەکگرتنە بابەتێکی پێویست بەم بابەتێکی جدی بوو پێویست بوو کاری لەسەر بکرێت و کاریشی لەسەر کرا و وەیتری شک و ئەم بەڕێزە گوتی پێویستە خوێنی نوێ گەنجی نوێ و ڕۆڵێکی بەێستریشان پێ بدرێتم بۆی بتوانم بکەونە خزمەتەوە دەرکەچی کردەوە دەرفەتێکی نوێ بوو بۆ هاتنە پێشەوەی ئەم گەنجانە بەڵێ نەک هەر گەنجێکی دیاریکرا و دەرکەی خۆ پاڵاوتنیش کرایەوە لە بەردەم هەموو ئەو هەواڵانەی کە تەمۆحیان هەیە لەوەی کە بێنە پێشەوە لێهاتووی و تواناکانی خۆیان بسەلمێنن چکە بۆ لە کۆتاییدا ئەمانە پێدەگەن ئامادە دەکرێن بۆ خزمەتکردنی حزب بۆ خزمەتکردنی کۆمەڵگا گرێ ئەمجارە زۆر شەفاف بوو لە بەرەوەی ئەندامانی کۆنگرا توانیان نوێنەری خۆیان هەڵبژێرن بۆ سکرتاریەت هەواڵان حەز دەکەم لەسەر قسەیەکیم برا بەڕێزەمان قسەتان هەبێت بزانم ڕای ئێوە چییە بەڕێسیان ئاماژەی بۆدا لە ساڵانی 1960ەکان یەکێتی قوتابیان و لاوان ڕۆڵێکی باڵیان هەبووە لە پێگەیاندنی کادیر بۆ خزمەتی حیزب بێت کۆمەڵگای کوردی بێت بۆ شۆڕش بێت یەکێتی قوتابیان و لاوانی دیموکراتی کوردستان ئێستاش ئەو ڕۆڵە بەرچاویان هەیە دەتوانێت کەسانی باش پێ بگەینە لە بەرەوەی ئێمە لە ناوەندەکانی خوێندنی زانکۆداین بەڵێ توانای ئەوەی هەیە و تاوەکو ئێستاش کادیری زۆر باش پێدەگەێنین دەتوانم بڵێم هەموو ئەو کادیرانێک کە پێی دەگەێنین ئامادەم بۆ سەرکردایەتی کردن نقاطێک بکەم ئەگەر
ئەگەر کاگرەسوور ڕوخسەت بداتن فەرموو. طبعی کاتی خۆی کە ئەو شاندی قوتابیان و لاوان دەستنە خزمەتی جەنابی بارزانی نەمر زۆر بە شێوازێکی جوان پێناسەیەکی کورت و پوخت و مانەداریان دەکە پێم وانە هیچ پێناسەیەکی ترە بێ لەوە زیاتر پڕ بە پێستی ڕێکخراوەکە و ئەو دوو توێژە بێ کە لە باسی قوتابیان دەفەرموێ قوتابیان سەری ڕمن بە مانای لە هەموو شۆڕشێک لە هەموو ڕاپەڕینێک لە هەموو پێشکەوتنێک و لاوان شوورەی پۆڵاینێن شوورەی پۆڵین بۆ پاراستنی هەموو دەستکەوتێک هەموو مافێک هەموو پێداویستێکی قوتابیان و لاوان ینی بەڕاستی ئەمە دروشمێکی گەورەیە کە جەنابیان بەو دوو توێژەیدایەوە بەو دوو ڕێکخراوەیدایە بەوەی کاری خۆیان بکەن بە دڵنیاییەوە لە ماوەی ڕابردوو چەندی سەرکردە و کەسایەتی نیشتیمانی و نەتەوەیی لەو دوو ڕێکخراوە پێگەیشتنەوەش جێی شانازیە لە بۆ ئێمەی گەنج لە بۆ ئێمەی کادیری ئەو ڕێکخراوە بۆ پێم وایە ئەو دەرفەتە بەردەوام دەبێت بۆ پێگەیاندنی کەسانی نیشتیمان پەروەر ئەو لا و ئەو قوتابیانی کە خاوەنی بیرۆکەنە لە پێناو خزمەتکردنی کوردستان و لە پێناو خزمەتکردنی وڵات و میلەتەکەیان. وڵە جا قسەی کە بەڕێستان ئاماژەت پێدا ئەمە خۆی لە خۆیدا هیوا بە ئێمە دەبەخشێت ئەمە بە نسبەت بارزانی نەمرەوە ئێمە گرنگی و پێکی تایبەتی خۆمانێ ئێمە سەری ڕمین لەگەڵ لە سەرجەم شۆڕش و ڕاپەڕینەکاندا و من تەیدی قسەکەی بارزانی نەمریش دەکەم باوەڕکە هیچ گۆڕانکاریەک بەبێ چینی گەنج و لاوان و قوتابیان گۆڕانکاریشی سەرکەوتو نابێت بۆیە بارزانی نەمر لە 1950 دەرکی بەم ڕاستیە کردووە بۆیە بڕیاری دروستکردنی ڕێکخراوی یەکێتی قوتابیان و یەکێتی لاوان و ڕێکخراوی دایک و زائیدەن ئەو ڕێکخراوێکە بۆ پێگەیاندن ڕاستی ئەو کادیرانی کە لە نێوان ئەو دوو ڕێکخراوە پێدەگەن کادیری زۆر چاکن ئامادەن بۆ سەرکردایەتیکردن هەموو کات ئەو قسەی دەکەینەوە و زائیدەن ئەو سەرکردانێکی ئێستا لە شوێنە جیاوازەکانی سەرکردایەتی کردن لە ناو وڵاتەکەی ئێمە لە کوردستان دەوریان هەیە هەمویان بیگەڕێنینەوە بۆ ڕابردوو هەمویان شوێنیان هەبوو لەناو ئەو دوو ڕێکخراوە ئێمە شانازی دەکەین بە تاریخ و بە ڕابردووی هەردوو ڕێکخراوەکە بۆ لەبەرەوەی ڕۆڵێکی بەرچاویان بینیوە لە دروستکردنی سەرکردە ئەوەی کە ئەمڕۆ مامۆستایە لە قوتابخانەکەی یەکێتی قوتابیان و لاوانی دیموکراتی کوردستان پێگەیشتەوەی ئەمڕۆ مامۆستای زانکۆیە لێوێ پێگەیشتەوەی ئەمڕۆ مدیرعامە لەوێ پێگەیشتەوەی ئەمڕۆ وەزیرە لێوە پێگەیشت بەڵام پەرلەمانیش هەمویان لەم قوتابخانەوە پەروەردەکرا و پەروەردەی فکری معریفی و هەروەها بینە سەر بابەتێکی تر پەروەردەی ئەکادیمیە بۆی هەبوونی ئەم ڕێکخراوە و کارکردنی ئەم ڕێکخراوە زەڕورەتێکیە لەگەڵ واقعی کوردستان گونجا و دەشگونجێت بۆیە ئێمە با لە یەکتری نەشارینەوە کارکردنی ئەم ڕێکخراوە لە ڕابردوودا جێگەی شانازیمان بووە و لە دوای یەکگرتنەوەی بۆ دووەم جار کە ئەم دوو ڕێکخراوە یەکی گرتوتەوە بە بڕیاری جەنابی سەرۆک و بڕیاری جەنابی برا ئەمە کەوتونێتە ناو قۆناغێکی ترەوە بەڵام ئەو جارێستەکان زیاترن مادەی هۆشبەرمان هەیە ژینگەمان هەیە ئەمە دەتوانین گەنجەکانمان لە ناوەندەکانی خوێندن لە ناوەندەکانی زانکۆ و هەروها لاوەکانمان پێم وایە هەموو یەک پاکێجێکی یەکگرتووە زۆربەی مەشاکیلەکانەوە و ئەو کێشانێک هاشن کێشەی زۆر گەوران کە دەبێت گرنگێکی مادەی هۆشبەرە کە زۆر لێکەوتە درێژخانتری شیانە پێم وایە بێکاری گەنجانی شێکێکی ترە لە ئاستی مادەی هۆشبەرە دەتوانین بڵێن هەر بێکاریەکەی بووتە هۆی ئەوەی کە گەنجەکانمان زیاتر وەقتیان هەیە و بەلای حتا ژیانی پەروەردەی لاوەکانیش پێویستە گۆڕانکاریەکی ڕیشەی پێیا بکرێت لاوەکانی ئەمە خاوم بەهرەن بەهرەی زۆر مەزنیشیانتەیە تانن مرۆڤی زۆر جدیش بن مرۆڤانێک کە لە ئاستی جیهانە شوێن و پێگەی خۆشیان ببینن بۆیە بەڕای من لاوان و قوتابیان ئەتوانن جێگایەک بێتن کە ئەو لاوانە خۆیانی تێدا بینەوە مەسەلەن لە پرسەکانی وەک مادەی هۆشبەر بێکاریە بەرەوە پێشبردن گەشەدان بە سیستەمی پەروەردەیە ئیتر تا کۆتا یان پاکێجە لە بەرنمەیەکی زۆر بەهێزە لە پاکێجێکی زۆر بەهێزە بتوانن گەنجەکان لە خۆ بگرن و ئەو گەنجانەش بتوانن کەونە خزمەتی کوردستان و ئەو کوردستانی بوونەی کە ئێستا لە کوردستان ئێمەدا هەیە کاتی یەکگرتنەوەی کۆنگرە وتاری جەنابی سەرۆک لەسەر ڕاستپارەی جەنابی سەرۆک بارزانی کە فەرمایشتیان دەکەم ڕوبەڕوو یاخود شەڕی ئێستا شەڕێکی زۆر قورسە وەکو شەڕی پێشتر نییە شەڕێک بێ بە چەک و بە ئەسلیحە و شتانە بکرێت چەکی ئێستا مادەی هۆشبەرە کە ڕوبەڕووی ئێمە بوونەتەوە ئەوەی لەسەر ئێمەیە قوتابیان و لاوانی دیموکراتی کوردستان و بەرامبەر ئەم ڕاستپاردەی جەنابی سەرۆک بەوەفا بوون یەکەم چالاکیانەوە بوو ئاڵێن ڕوبەڕووی ئەم
ئەم دیاردە کوشندەیە یاخود ئەو مادە کوشندەیە کە بغزێتە ناو کۆمەلگا و گەنجەکانمان هەڵمەتێکی سەرانسەری ڕاگەیان بۆ ئەوەی بە تەواوەتی ئێمە گەنجەکانمان بە ئەرکی خۆمان هەستین گەنجەکانمان بتوانن هۆشیاریەک بخەنە ناو کۆمەلگاکان جام هۆشیاریە بۆ ئەوە بووە کە خەڵک هۆشیار بێ بەرامبەر بە زیانەکانی مادەی هۆشبەر خراپ بەکارهێنانی ئەم مادێ دەبێتەوە هۆکاری سەرەتان ئەم کۆمەلگایە گەنجەکانمان بەرەو هیلاکەتی دەبات زیاتر دەمان باتەوە بەرەو دواوە لە مادەی هۆشبەری شەگەتێ پەڕین ئێستا هزرێ ئایدۆلۆژیایکی قوڵترەیە کە گەنج ئێمە لە نیشتیماندا دەبڕێتیان بل حتا لە نەتەوەی بووندا دەبڕێتن ئەمە شەر بەقەت مادەی هۆشبەر بەڕای من ترسناکە و هەرم گەنجان هەم لەوانەتانن کاری زۆر مەزم بکەن لەو چوارچێوەیەدا بۆ ئەوی بتوانن لە چوارچێوەیەکە ئەم گەنجانە پەیوەست بکەنەوە بە نیشتیمانە چونکە جەنابەت باسی ئەو بابەتە دەکەیت تەبێ من بۆ چونم وایە ئەو کارە بەبێ پلان نییە ئەوەی کە کاک عەبدوڕەزاق باسی دەکا کارکردن لەسەر نەمانی بیر و بۆ چوونی نیشتیمانی و نەتەوەی بەهاباڵەکانی میلەتەکەمان ئەوە بەرنامە داڕێژی بۆ کراوە بابەتی مادەی هۆشبەرتان تۆزێک لەمەوە بەرباز کرد بابەتی نەمانی ئینتیما کۆمەڵێک بابەتی دیکە هەیە ئەوە ڕەنگە وڵاتانی ئیقلیمی ڕەنگە بەشێک لەلایەنە سیاسەکانی ناوخۆی هەرێمی کوردستان زۆر بەوردی بە تەرکیز کار لەسەر ئەو بابەتە بکەین و پێم وایە ئەرکی یەکێتی قوتابیان و لەوانی دیموکراتی کوردستان لەو قۆناغی ئێستا بەجددی کاری جدی بکە لە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم مەترسیانێکە ئێستا هەیە و قوتابیان و لاوان ڕۆلی پێشنگانی خۆیان ببینن کە دوو توێژی زۆر هەسیارن و تەمەنی لاوێتی من لە ڕۆژی جیهانی لاوان لە وتارێکدا باسم لەوە کرد کە تەمەنی لاوێتی درێژترین و هەستیارترین تەمەنی مرۆڤە قۆناغی ژیانی مرۆڤ ئەو تەمەنەیە بەڕاستی بۆیە دەکرێت لاوان و قوتابیانی مە ڕۆلی بکەرانەی خۆیان ببینن نەوەک ببنە بەرکاری گۆڕانکاری و پلانی دەوروبەر هەواڵان لێرەوە هەواڵێکی خۆشتان با پێ بڵم لەسەر ستافی لەسەر ئیشکردنی ئەم جارەی ئەم ستافی ئەم جارە بە حقیقت کە ئێمە بەرەو تەکنەلۆژیا دەڕۆین یاخود بڵێن دیجیتاڵی دەڕۆین لە ڕابردوودا کەسێک کە سکاڵای هەبێ یاخود پێشنیارێکی هەبوو بێ بیدە بە قیادەی ئەم دوو ڕێکخراوە کاتێکی زۆری دەویست بەڵام ئێستا ڕاستەخۆ کە پەیامێک بنێری ڕاستەخۆ جەنابی سکرتێر دێت بە دوواداچوون بۆ دەکات لە کەمتر لە 24 ساعت دەگاتە لە و ئەوەی کە دەمەوێت بیڵم کە پێم وزن هەواڵە خۆشەکەوەی کە دنیا بەرەو ژیری دەستکرد دەڕوە ئەم ستافەی ئێستا کار لەسەرەوە دەکەن لە دەرەوەی ژیری دەسکرد لێ هاتووی گەنجەکانمان بدۆستنەوە کە کاری لەسەر بکەن ئەمە هەواڵێکی خۆشە بۆ گەنجەکان بۆیە جیاوازی ئەم ڕێکخراو هەیە لە سەرانسەری جیهاندا بە تەنیا لە کوردستان بەس لە هەولێر لقی هەیە کەمە دەوڵەتێکی زلهێز پشگیری دەکات بەڵام ئێمەوەکو ئەم ڕێکخراوە لە زاخواتا خانەقین لە دەروی کوردستانی ژێمە بارەگامان هەیە یەکگرتنیش بابەتی لە ناو ئافرەتان ئەوە دەمویستڵیە کە بەدەنگی خۆیان ئافرەتان ئێمە گەیلان دەمویست ئەوە بابەتێکبی بەوردی بڕۆینە ناوی لە بەرەوەی ئافرەت لە ئێستادا چینی ئەمە دەڵێن نیوەی کۆمەلگایە بەڵام ئایا تاوەکو ئێستا لە ناو ڕێکخراوەکە هەبوو نە ئافرەتمان نەبوو بەڵام لە کۆتا کۆنگرا و لەو لە سکرتاریەت نەبوو هەبوو بەڵام لە سکرتاریەت ئافرەتمان نەبوو سکرتاریەتی پێشوو یەکێتی لاوان بەڵام بگەڕینەوە ئەندامەکانمان دەزای 152 ئافرەتە ئەندامەکانمان ئەمە قوتابیان لە کۆتا ئامار وەرگیرایە 152 ئەنداممان ئافرەتە لە چینی زانکۆ بەڵێ و لە وتارەکانی سەرۆک بارزانانی لە کۆنگرا جەختی تەواوی کردەوە لەسەرەوەی دەبێت ئافرەت هەبێ و خۆشبەختانە 3 ئافرەت بە دەنگی خۆیان توانیان دەربچن و متمانەی ئەندامانی کۆنگریان بەدەستهێنا ئەو ڕێژەیەکی زۆر باش بوو و هەنگاوێک دەبێت بۆ زیاتر و زیاترکردنی ئافرەتان لە بەرەوەی ئافرەتمان زۆرە بەڕای من ئێستا گە پرسەکە قوڵتر بکەینەوە ئێستا یەکێتی لاوان و قوتابیان چەند ڕێکخراوێکی تریشیان لە بەرامبەردا یعنی کارەکەن لەوەیە کارەکانیان زۆر لێک نزیکیش بن بەسەن چەندین ڕێکخراوی ناحکومی ترمانەیە دامەزراوەی پەروەردەیی و هەروە دامەزراوی پێگەیاندنی کۆمەڵایەتیمانەیە تر ئەم دامەزراوانە چەندین کاری جیاجیا دەکەن لە سێکتەری پەروەردە لە سێکتەری کۆمەڵایەتی لە سێکتەری کاری پیشەیەکان دەکەن ئێمە لەناو ناوەندەکانی زانکۆ ناوەندەکانی خوێندن دەوریان نییە بەڵام ئێمە قوتابیان لاوان دەورمان هەیە لەوێ یەکێتی قوتابیان و لاوانی دیموکراتی کوردستان هەڵقوڵاوی حزبێکی گەورەیە هەلومەرج و وەخواستەکانی کۆمەڵگا و گەنج و لاوەکانمانە لاوان هەڵقوڵاوی حزبێکی گەورەی کوردستانە
لەوەش لەوەش وڵی پارتی دیموکراتی لەوەش گرنگتر ئێستا ئەرکەکان قڕسترە و ئەرکەکان گەورەترە مەبەستم ڕێک لەو خاڵە بوو ئێستا ئەرکیان زۆر گەورەیە تۆ ئاگاداری یەکێتی قوتابیان و لاوانی دیموکراتی کوردستان من لێرەوە پێت بڵێم لە ڕابردوودا بە هەردوو قوتاب ینی بە هەردوو ڕێکخراوەکە بەس بارەگاکان نزیک دەبووینەوە لە 63 بارەگە ناوەند و لەق ئەمڕۆ ینی لە دوای ئەوەی کە کۆنگری یەکگرتنەوە کرا سیاسەتی ئێستاوەیە کە پلان و بەرنمەکە دانراوە لە بینی 23 بۆ 30 لق تشکیل بکرێت ئەمەش بەپی جغرافیا لەپی جغرافیا و تەنزیماتی لەقە حیزبیەکانە لێرە پرسیارێک مۆ دروست بوو پرسیارە گشتیە هەمووتان دەتوانن وەڵام دەنەوە بەڕێستان باس لەوە کرد پێش کۆنگرا ژمارەی بنکە و بارەگاکان 53 دانە بووە 63 دانە بووە ئێمە لەو ساوە باز لەوە دەکەین کە ئەرکی یەکێتی قوتابیان و یەکێتی لاوان زۆر فراوان بووە دەبێت یەکێتی قوتابیان و یەکێتی لاوان بە گڕۆتینێکی زیاترەوە کار بکەن بەڵام ڕێزان باسی خاڵێکی زۆر گرنگت کرد تۆ دەڵی ژماری بارەگاکان کەم کراوەتەوە ئەمە بۆ چونی من لەگەڵ پێشکەوتنی کۆمەڵگای کوردی و فراوانبوونی سێکتەرەکان دەبوو ژماری بارەگاکانی زیاد بکرێن بارەگاکان لەوە دەبینیمەوە بەڕاستی پێشتر هەردوو ڕێکخراو بەجیا بوون بەڵام ئێستا کێچیان گرتیتەوە پێویست ناکاتن بارەگاکان کەم کرایتەوە بەڵام قوتی زیاترە توانامان زیاترە لە بەرەوەی توانای هەردوو ڕێکخراو لێک درایە من مەبەستی ڕژاندنی و پرسەم بۆ ئەوی یەکێتی قوتابیان و لاوانی دیموکراتی کوردستان بەراوردکەین بەو ڕێکخراوانە و بەو دەستگایانەی کە تازە دروست بوون ئێمە ڕێکخراو هەیە دەستگای هەیە وەکو کارگی بەر هەورە تریشقەت دوێنێ دروست بووە بە دەعمێکی دارایی زۆر هاتۆتە مەدانەکە ئەو سپۆنسەر و دەعمە دارایی کە دەکرێت بەس چالاکیەکی کردووە تێدەگەی لەمە هاتۆ خۆی بەراورد کرد بە یەکێتی قوتابیان و لاوانی دیموکراتی کوردستان کە ئەوە غەڵەتێک و مەترسێکی زۆرە بۆ پرسیارکردن کە بێتە حاڵەتیەوەی کە تۆ پرسیار بکەیت ئەم ڕێکخراوە بەراوردکەی بەوانە ڕاستە بەشێک لەو ڕێکخراوانەی کە تازە دروست بوون ڕەنگە پاڵپشتێکی مادی زیاتریان هەبێ بە بەراورد بە یەکێتی قوتابیان و لاوانی دیموکراتی کوردستان بەڵام لەگەڵ ئەوەشدا نابێ ئێمە لەبیر بکە ئێمە هێزێکی زۆر گەورەی وەکو پارتی دیموکراتی کوردستان و جەنابی سەرۆک و لە ناو کۆنگرەشدا وەلا پیرۆزباییەکەی جەنابی سەرۆکی حکوومەتیش هەمووتان ڕەنگە بینی بتان وە ساڵانە لە یادەکانی هەژدەی شوبات کە ئاراستەی قوتابیان و لاوانی دەکاتن زۆر بە تەرکیز ئاماژە بەوە دەکە کە دەبێت قوتابیان و لاوان سنتەری خزمەتکردن بن چونکە پێیان وایە کە داینەمەی هەموو گۆڕانکاریەکن و هەموو ئەو میلەتانەی کە گرنگی بەهێزی ئەو گەنج و لاوانەی خۆیان دەدەن هەمیشە کاندیدن بۆ سەرکەوتن بۆیە ئەو هێزە بەڕێی من گرنگترە لە هێزە مادیەکە دەست خۆش بێت کاگەیلان تاواکردن بە قسەکەی جەنابەت ئەم ڕێکخراوە ڕێکخراوی دایک بەراورد ناکرێت بە ئەو ڕێکخراوانەی کە تازە ئێستا دروست بوون ئێمە ڕێکخراومان هەبووتوێتی 150 کەس کارمەندمان هەیە بەڵام بیر لەوەش کۆ یەکێتی قوتابیانی کوردستان 2000 کارمەندی هەیە لە زاخەوە تا خانەقینەمانە هەمووی خۆبەخشن بەبێەوەی دەعمێکی زەبەلە ئیدارایی بکرێت بەڵام لەو لاشەوە دەستگا هەبوو ڕێکخراو هەبووە 150 کارمەندی هەبوو بەڵام دەعمێکی بە موچەیەکی باش ئێمە فەرقی هەیە بەراوردکردنی یەکێتی قوتابیان و لاوانی دیموکراتی کوردستان بەم ڕێکخراوانی کە تازە دروست بوون ئەگەر مێژویان لێ بکەوە تاکید بە خۆشیان نامینێ و نەک مێژویان نییە خۆشیان نامینێت و کەس مدیرەکانیشان نامینە بەڵام یەکێتی قوتابیانی کوردستان چی لێ دەکەی لەو بارودۆخە ناخۆشەکانی کوردستان لەدایک بووە ئیتر مێژوەکمان هەیە ئێمە ئەو مێژوی ڕابردوو هەتاوەکو ئێستا شانازی پێوە دەکەین دەستان خۆش بێ هەواڵان گفتوگویەکی خۆش و بەڕاستی لەگەڵ ئێوە بەڵام بەرەو کۆتایی دەڕۆین پێم خۆشە لە هەر یەکێکتان کۆتا پەیام وەرگرم لە کاک عەبدوڕەزاق خۆ دەمەوێت دەست پێ بکەین کۆتا پەیامی بەڕێستان بێگومان گفتوگویەکی خۆش و هەریکەتان ڕای و خاڵی زۆر گرنگتان باس کرد بەس من نەکو خاڵی کۆتایی گەر بڵێم گەنجەکان زۆرینەی کۆمەڵگانە هەروە هێزی سەرەکی کۆمەڵگانە کاتانن کۆمەڵگا دروست بکەن کۆمەڵگا گەشە پێ بدەن هەروە ببنە داینەمووی سیاسەت و ئابووری و دامەزراوە سازی بۆیە بەڕای من پێویستە و ڕۆڵیان پێ بدرێتن پێم وایە توانە و هێزی مرۆیی و هەروە حتا توانای ئابووری باشیش لە کوردستان بەردەستەکە بتوانن گەنج گەشە پێ بدەن بەرنامەی باش دروست بکرێت بۆ گەنج بوو بەرە پێشبردننی گەنج و دەکرێت ئەم یەکگرتنەی قوتابیان و لاوان سەرەتایەک بێتن دەکرێت گەشەکردنی زۆر باشتریش ببینین بەس گرنگ ئێمە و گەنجانەی خۆمان پەیوەست بکەینەوە بە نیشتیمان پەیوەست بکەینەوە بە کوردستان و ئایندەیەکی گەشتریان پێ بدەین بەڕای من ئەوە شتێکەوە لە ئێستادا دەکرێت و بە شتێکەش کە دەیبینین کاگەیلان
زۆر سوپاس زۆر خۆشحاڵ بووم بۆ ئەو دەرفەتە لە خزمەتی بەڕێستان کۆمەڵێک بابەت و پرسی گرنگمان گەنگەشەکرد بێکەوە هیوای سەرکەوتن بۆ هەواڵانی بەڕێزم لە مەکتەبی سکرتاریەت و تەواوی ئۆرگانەکان دەخوازم ومێد دەکەم بە گروتینی زیاتر بە خوێنی تازە بێنە پێشەوە بێنە مەیدانەکە وەکو هەمیشە پێشەنگ بن لە کاری ڕێکخراوەی و خزمەتی توێژی قوتابیان و لاوان و هەرەوەشیان لە چاوەڕێ دەکرێت بڕنێ کاک ڕەسوول من بەڕێستان کۆتا قسەمەوەیە کە زۆر زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە کە خۆشحاڵ بووم کەمە ئێمە دێرە گفتوگویەکی باش و کراوەمان ئەنجامدا تەمەند درێژی بۆ جەنابی سەرۆک و سەرکەوتن بۆ جەنابی برا و ئەم ڕێکخراوە یەکگرتنی ئەم دوو ڕێکخراوە خاڵی کۆتایی نابێ هاتنە پێشەوەی گەنج و خوێنی تازەیە و هاتنە پێشەوەی کەسانێکە کە باوەڕیان نەدەکرد ڕۆژێ لە ڕۆژانە و توانایان هەبوو بێ ئەمڕۆ ئەم ستافە ئەم بەرنمەیان وایە کە لێهاتووی گەنجەکانمان بەدەر بخەن بۆ خزمەتکردنی کۆمەڵگا بۆ ئامادەکردنی بۆ ئامادەکردن بۆ کۆمەلگا و خزمەتکردنی کۆمەلگا و ئەمە دوهەمین پەیامی ئێمە دەبێت کە شانازی بە خۆمانەوە دەکەین لە هەر ئۆرگانێک دابین خزمەتی وڵاتەکەی خۆمان و کۆمەڵگەی خۆمان بکەین زۆر سپاس کاکی یوسف هاوڵا زۆر زۆر دڵخۆشم بە ئامادەبوونی بەڕێستان کۆمەڵێک بابەتی زۆر گرنگمان باس کرد کە جێ سەرنجی ئێمە و تەواوی کۆمەلگای کوردی و ڕێکخراوی دایک ڕێکێتی قوتابیان و لاوانی دیموکراتی کوردستانە هیواخوازم یەکێتی لاوان و یەکێتی قوتابیان بە گیانێکی تازەوە بە ڕۆحێکی تازەوە بتوانن خزمەت بە کۆمەلگای کوردی بکەن و هیوای سەرکەوتن بۆم هەواڵە بەڕێزانە دەخوازم هەڵە بم کادیری ئەم دوو ڕێکخراوە بتوانیان دەست خۆش بی کاکی یوسف بەڵام لە بیرت کردووە بزانم منی شەر کادیری ئەو دوو ڕێکخراوەم و لە ناو قوتابیان گەورە بوومە لە 2013 زۆر سپاس کادیری ئەو ڕێکخراوم بە هیواین بتوانین زیاتر و زیاتر خزمەت بکەین دەستان خۆش بێ باڵان زۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس خۆشحاڵ بووین بێگومان سپاس بۆ تۆش